سڵاوتان لێبێت لەوەتەی کە ئینسان دروست بووە یان لەوەتەی ئەم زەویە بچکۆلەیە دروست بووە شەڕ لە پێناو مانەوەیە کرد شەڕ لە پێناو دەسەڵاتە ئاخۆ چ ڕۆژێک بێت ئەم شەڕە کۆتایی پێبێت کەسێکی چەلەنگ بێت و لەسەر دیوارێک بنووسێت بڕۆخێ جەنگ سێرە لە مێژووی بەشێتەوە لە سەرەتای باڵین لەگە ڕێزم بە هەموو ئاینەکان هەر بە شەڕ هاتووە لە ڕاستیە کاتێکە دو 600 ساڵ عیبادەت شەیطان لە بەهەشتا دەرەکرێت مافی ئەوەی لێ سەنرێتەوە کە گوایە ئەڵێن مەلایکەت بۆ بە هەندێ ڕای عولەماکان ئەو شەڕەش ئەکرێتە بینی بڵێن دوای حەزەتی ئادەمەوە کێتە بینی هابیل و قابیلەوە ئەم شەڕەکەی کۆتایی پێ لە ئەی بەشەر وەڵا آخر زەمان ئارە ئەتر ئینسان ئەو ئینسانە هەر بڵێم چی غەریزەیەکی تایە ئەخاریستەی شەڕی تیاەوە تەنافیم گەمەیە چەند درێژە چەند ئەستورە و چەندی کێشە دە پێم بڵێ ئێوەی سەرۆک کوا سەرەتایم چامەیە کێ دەزانێ لەکوێدایە کێ سەرژمێری ڕشتنی خوێنی کرد ئێوەی سەرۆک لە پێناویمانەوەیە ئەی ناکرێ مەسەلەن شتێکی ترکات و بژمێنێتەوە ئەکرێ چۆن ناکرێ بەڵام مرۆڤەتراوایە خوا بە شەڕە جێزی دروستی کردووە شەڕ هەمووی لە پێناو دەسەڵاتایە شەڕ لەوێ شەڕکردن لە هەر وڵاتێک و لە هەر شوێنێک و لە هەر کاتێک و لەوەتی بڵێم بەشەریە داتەوە شەڕ هەرە بووە ئیتر هەیە لە پێناو مەزهەبە هەیە لە پێناو پارەوە هەیە لە پێناو ڕقێکە بەڵام خۆی ئەو ڕقەی کە لە ناخی ئینسانە کە وای لێیەکە پەل بەهایە بۆ شەڕ هاویشتن یاخۆت بۆ خۆ بەززانین خۆی ئەمە لە ئەسلیە لە ئەسلیە خۆی ئەمە نەخۆشیەکە نەخۆشیێکی دەرونیە لە لاخی ئینسانە مەسلەی ئینسانەگە تۆ بەراوردکەی کێشە سیراع لە سەرەتای دروستبوونی ئینسانەوە واتە لەو کاتێک کە خۆی گەورە ئادەم و حەوای دروست کرد و ناردێ سەر ئەرز لە هەمان کاتە شەیتانی لەگەڵان نارد سیراع هەرا بووە ئەرە وەڵام بەس لە پێناو دەسەڵات و پارایە لە پێناو بەس دەسەڵات و پاراوی چیکە بەسم بڵێ پارەکانم بنێ و حرامە و بە حرامیە چە دەگیرفانیانەوە ئەوانی ژوازی لێنان و هەتا سەری خوانەخوا لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێککە جیاوازە یعنی بەمانایەشیگە جۆری مرۆڤەکان بیرکردنەوەکانیان شێوازی تەسەڕوفات و هەڵسو کەوت و بی ئەو منتیقە و دابوونەریت تەنانەت جوگرافیای ئاو هەواش کاریگەری هەیە لەسەر جۆری بیرکردنەوەی مرۆڤەکان و ژیان و گوزەرانیان ئینسانە بۆ دەسەڵات بەڕێی من حەزی ئینسانە بۆ دەسەڵات هەروە بێت و ئەو بی ئەی کە بە تایبەتی بێش کاریگەریە لەسەر ئەم جۆرە سیراعانە بەڵام شەڕ بڕوان ناکەم تا کۆتاییش پێ بێت تا کۆتاییشیان لەوانەیە بەردەوام بێت چکە ڕۆژ بە ڕۆژ وەسای زیاترە بێ کە ئینسان وەسایلی زیاتر بوو مەشاکلی زۆرترە بێ عەسابەکان فولە بن ئیتر وایە لێدێت تەحەموول کەمە بێ لە ئەنجامی ئەو تەحەموول کەمبوونە ئیتر شەڕ دروستە بێ و تا ئێساش درێژەی هەیە ئەمەش لەبەرەوەی مرۆڤەکان وەکو یەکتری بیر ناکەنەوە بیرکردنەوەی مرۆڤ جیاوازە ئەگەر هەموو مرۆڤەکان وەکو یەکتر بیکەنەوە ئەو کاتەنە شەڕ و ئاژاوا بێت ژیانیش با بڵێن ئەوەستێت وەکو خۆی شەڕ نەبێژانتر کۆتایی پێت بەڕای من نا بەڵام بیرکردنەوەکان وایە جاری وایە سێرەکەی لە دوو مناڵی بچکۆلە سێرەکەی دەمە بۆڵەیشانە بێ قسەیەکەن بێکەوە ڕێناکەون دواتر سێرەکەی ئەم کێشەیە ئاڵۆزە بێ گەورەترە بێت من قەسم بیرکردنەوەکان جیاوازن سیراع لەو کاتۆ دەستی پێ کردەوە واتە بە کورت و مۆختەسەری تا شەیتان هەبێت سیراعیشەیە زانازانانی ئەو شەڕەکەی کۆتایی دەوا ڕناکەم کۆتایی بەوازوو وەڵی ئیتر ئینسانەکانە بێ خوان یەک بگرن و ئیتر لەبەرەوە ئەو شەڕ و ئاژاوە لە ناوچێت ئیتر هەر لە کۆنەوە هاتووە چزانم ئێمەشە لەسەر و ڕێچکەی ئەڕۆین ئێمەش ئەوە نین یعنی بڵین دەستی یەک بگرین و ئیتر بڵین با هەمومان بەیەکەوە ئەم شتە لە ناوبەرین ینی ئەم دیاردێ نەهێڵین وڵایەتی دنیا بەرەو تەمان بەرەو ئاخربوون ئەڕوا کۆتاییە لەبەرەوەی سێرەکەی تەما و پارە خواردن و دزی و گەندەڵی زۆر بووە تا
ئەو خەڵکە لی هەڵنەسێ بە هیچ شێوەیە کورسی دەسەڵات بەجێ نایەڵێ بەڵێ هەرمووی ئەوەیە پێویست ناکە خەڵک هەستێ با خۆیان چارەسەر بکەن و کۆتایی بێ بە مۆزوع و بەم شەڕە و خەڵک کوژن و فەلهەماری خەڵک بن لە پێناوی پارەیە بەسەیتر گیرفانیان پڕ بووە و بە ئەو خەڵکەش ئیسراحەت کە ئەو دەسەڵاتانی کە وەکو ئەم دەسەڵاتی ئێمە دیکتاتۆرە بۆ ئەوان ئاڵم. بسم الله الرحمن الرحيم. لە پێناوی سڵتە دەسەڵات وای ئینسان وا دروست بووە ئینسان لە خێر و شەڕ دروست بووە ئینسانی وا هەیە غەریزەی شەڕەکەی بەقووەترە لە غەریزەی خێرەکەی. تۆ بڵێ ئەمە شەیتان بێ ئەمە وامان لێ بکا کە ئەم هەموو شەڕ و شتە بکەین یان خودی خۆمانین. من بەدڵنیاییەوە لە سەتا هەفتا بۆ هەشتا بە کاری شەیتانی ئێسان بۆ چکە دلیل هەیە هەنێ حاڵەت هەیە مەسەلەی سیراع گرژی تێکەوێت کوشتنی تێکەوێت لیانی تێکەوێت ئەمانە من ئەگەر وا بۆ چوونی من بێ ئەگەر کەسێکی زۆر متەدەین کەسێکی زۆر لە خواترس بێنی بەراوردێکی لەگە خەڵکێکی ترە من دڵنیام کەسە لە خواترسەکە زۆر دوورە لەوەی کە کاری شەڕەنجێزی و سیراع و تەعەسوب و کۆمەڵی ململانە دروستکە لەگە خەڵکی ترە. ئینسان ئەم تونوتیژی لە چیوە هێناوە بۆچی تونوتیژی بەکارێنێ زۆر جیاوازین لە هەموو بوونەوەرەکانی تر لە دنیا کۆنی خۆمان وا بووە هەروە هاتووە ئیتر ئێمە شەروا دروست بووین لەسەر ئەو ڕێڕەوە ئەڕۆی ینی فێر شەڕ بوون تر هەروە ڕاهاتوون ینی کە شەڕ بکەن یان تر بەردەوام بن لەسەرەوەنە. تۆ پێشبینی واکەی ڕۆژە ڕۆژان هەموو ئینسان بە ئاشتی بژی پێکەوە؟ وەڵاهی باوەڕ ناکەم من چاوەڕ جەنگی جیانی سێمەکەم بەسەراحەت چکە دوو جەنگمان تێپەڕان ئێمە لە غەر بۆ جەنگەکان دەستیان پێکە بەرەو شەڕ قاتم باشە من لەو قەناعەتەم بەڵێ دڵنیاشم بەڵێ ئێستا لە خۆرەڵاتی ناوەڕاست بەڕاستی عالەمێکی کە هەیە ژیانێکی کە هەیە گوزەرانێکی کە هەیە بۆ مرۆڤەکان. ئەم حەزە لە سەردەمی هابیل و قابلی ژاتانەت ئەم کێشەیە هەبووە کێشەی سیراع لە بینی کەسەکانە لە بینی ئینسانەکانە من پێم وایە ئەم حەزە هەتا کۆتایی ژیان نەمێنێت بە حەزی دەسەڵات هەروە بێت کێشەی مادی کاریگەری هەیە لەسەر سیراعی نێوان ئینسانەکان. نەوامان لێکە ئێمە ئەگەر جیاواز ببیرکردنەوەی من و تۆ تونوتیژی بەکاربێنین بۆی کە ڕۆژە ڕۆژان تۆ بێیتە سەر ڕەئی منیان من بێمە سەر ڕێی تۆ بەشتی تر ناتوانێت ئینسان حەلیکە شتێکی تر دروست نەبووی کە ئینسان بیر لەوە بکاتەوە کە بە شەڕ نەبێت. بەتەشید بۆ نمونە ئەسا ئەڵێت لیسکەت فەردیگی نیچە گەورترین سپۆر لە سەردەمی ڕسانس و مۆدەرنا ئەڵێ کاتێک کە چوویتە لای کەسێکی دوژمن پێویستەکە لیسەکە و دابنیت یعنی زمانی حیوار بە حیوار پێویستەکە حەل بکرێ بەڵام تا ئێستا وابزانم ئێمە لەگەشتونێتەوە قۆناغی کە وەڵی من بەتایبەت کورد دەڵێم چکە من کوردم هەتاکو ئێستاش ینی سێرەکەی ڕۆژانە سێرەکەی چەندەها کێشە ڕوئەیە لە نێوان جاچە وڵات بێ چ لە نێوان بەشەرەکان بێ بڵێ ئینسانەکان لە بینی خۆیان بێ یاخود لەلایەنی سیاسی بێیان هەر کارێکی دەبێت. ئەوەی کە من ئێڵێم شتێکی خەیاڵی بێ شتێک بە میسالی بێ لەو دیواقعەوە بێت بەڵام ئینسان کەی ئیسراحەتەکە کەی وازێنێت بۆ بە سادەیی خۆیەوە ناژی خۆی ئەگەر باسی ئیسراحەتی ئینسان کەی دڵنیا بە هەتا ئینسان نەمرە ئیسراحەت ناکە لەم دنیاە. زۆربە لە کتێبی زۆربایە شتێک نووسراوەڵێ ئەگەر خوات خۆشەوێت دڵی کەس عاجزمەکەیان دڵی کەس ئازارمێت چووکە خوا لە ناو دڵی هەمومانایە تۆ مەبەستەوەیە کە ئەو کەسانی کە تونوتیژیەکەن خوان لە ناو دڵانیە بە تاچیدە قسەیە زۆر تەواو چکە ئەوە شتێکی واقعە ئەگەر تۆ دایمە ڕقیبێک هەبێ بەسەرتەوە تۆ هەستکەی ڕقیبێک هەیە کەسێکەیە لێپرسینەوە لەگەڵەکە لە بەرامبەر چییە خۆ مەرز نییە تۆ مەسەن هەموو گوناحێکی کەبیرە تۆ ئەنجامی بی ڕەنگە تۆ شتێکی بچوو بکەی بە قەبارەیەکی زۆر بچووک لای خۆت زۆر بچووکە بەڵام لای خۆی گەورە زۆر گەورەیە مەسەن بۆ نمونە خۆی گەورە لە قورئانە فەرمێ ئەگەر بێت و دوو هاوڕێ دوو کەس دوو موسڵمان دوو مرۆڤ بۆ ماوەی کەمتر لە زیاتر لە 3 ڕۆژ عیلاقە بچڕێنە پەیوەندیان نەمێنێ ئەنی ئەوە لای خۆی گەورە مەکروهە ئەمە دلیلە بۆ ئەوە و زایدان تۆ مەسەلەن کوشت و بڕ یعنی سە تۆ کاک کاروان تۆ دیقەت بە هەموو سیراعێک کە لە سەرەتاوە دروستە بێت لە شتێکی زۆر سادەوە دروستە بێت دواتە پەراسێنێ بۆ مەسەلەن ڕەنگە کاری جاری وایە بگاتەوە ڕادێش کە کوشتنی بەدوایە.
بۆچی ئەم شەڕە فعلا لسردمي هابيل وقابل أمام كاريجريها بوا هس إنسان كان يعني طموحك زياتري هي بود صلاة يعني طموحك بو معناك بدواي منصب وبدواي بلوباي وبدواي هوي يعني خوشا من ما تصور كم خوشا ناتو نازن مثلا لبناوي تشي لبناوي يعني أدفك يوتوان يعني أم شربوا بردوام يعني لمرور بمرور زمن أم شرب بردوام أما ناتواني مثلا يعني تحديدي أو بكين بلين بأمرك وتاية بيانك وتاية يعني ديان وهزار هاي الرابردو من بيني بمنصبي خويا قشن ببلوباي خويا قشن فعلا وازي شان ده صلاة نينا اسش تحداكم حتى ديان صالي كش شرب بردوام وطموح يخلقوا إنسان كانوا تاجا كانوا شخص كان يعني زيادة اللي بيشتري بو معناه كبجنا ده صلاتك خوش أنا زانو ده صلاة بركيوين عوانين تنهلا بينا وده صلاة الشرك له أما من بتوقع خوما بوشوني خوما كبكاري شيطان يزانم وإنسان كان يش تابر وبيش وبر مرحلة تأثير كيم برا سروتر مسائل تقييم كردن بمسائل الدين والأخوات السي كم تربيته لو تي بيستبيت معناها السرطة وتاك عمره شرها لسر أو بيا لسد صلاة بيا لسبارة بوا مروف خوي لأخويا كائن شيء نسبية يعني برنامج كان جوازة عيني كان أواني أسماني كان كيتا خوارة ودا عوضت لكاتێک بۆ کاتێککە لە مرۆڤێکە بۆ مرۆڤێکیکە ئەوانەی ناپلیۆن و هیتلەر و ئەوانەی کە هەرقل و ئەوانەی کە لە مێژوەکانە باسەکرێن ئەوانە کەسانێک بوون یعنی با بڵێن جیاواز بوون جۆرێکە لە ناوبەری مرۆڤایەتی یعنی سەرەتایەکە ساینێک ئیشارەتێکە بۆ ئەوەیەوە مرۆڤایەتی لە بەردەستی ئەوانە شتێکە بوونەوەرێکە یعنی لەوە چ ئاژەڵێکیان بەلاوە گرنگتر بێت لە مرۆڤێک کەسێک بۆ نەدە سەڵاتی هەبوو لە وڵاتێک طموحی زیاتر بووە کە چەند وڵاتی ترقدا گیرکە ئەمە بەتایبەتی لە سەردەمی ناپلیۆن و لە ڕابردوو خلق لە مێژووە ینی ئەم شتانی سەلماندووە کە ئینسان بەڕاستی طموحی تەواو نابێت کاتی ئینسان ئامانجێک بەدەستێنێ هەستەکە ئێشتا کە یەک دنیا ئامانجی کەیمەوە بەدەستی بێنێن بۆیە من بەڕئی من طموحی ئینسان هەمیشە تەواو نابێ و ئەم سیراعیش هەتا کۆتایی ژیانە مێنێت هەتاوکو ئینسان لەسەر زەویە بێ سیراع زیاترە بێ هەتاوەکو تەکنەلۆژیا زیاتر پێشکەوێ سیراعی ئینسانەکان زیاترە بێ و طموحی زیاترە بێت هەندێک جاریش ئاین کاریگەری لەسەر ئەم وەسعە هەیە ئاین بەڕاستی کاریگەری ئێستا بینی بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی خناوەڕاستە ئەم وەسعە بینی بە ئێمە زیاتر بە حکمیەوەی کلتوری و ئەوانین و ئەمجاری ئاین زاڵق بەسەرمانە هەندێک جار ئەمانە سیراع دروستە ئێستا بۆ ئێمە لەم ڕووداوانی ئەم دوایە ینی ئەومان ئەوەی سلمان ینی ئاین کاریگەریکی زۆری هەیە لەسەر وەزە کێ قوربانێدا کێ ئەتوانێت باجی حیات بدا کێ ئەتوانێت باجی پلە و مەنسەب و پایە بدا ئیلا هەر ئینسانەکان نییە ئیلا هەر ئینسانەکان ئەتوانن مەسەلەن بتوان ببنە قوربانی بتوانن خوێن بڕێژن بتوان مەسەلەن لە پێناوی ئەو قوربانی دانا تاوەکنەوەی هەدەفێکیکە کۆمەڵە خەڵکیکە بتوانێت بۆ ڕێگەی بۆ مەرامی خۆی بگا لە نێومانە لە ڕیزی شانمانە ئێمە ژیان دەکەین ئێمە لە نێومانە لە ڕیزی شانمانە ئێمە شۆڕش دەکەین ئێمە لە نێومانە لە ڕیزی شانمانە ئێمە ژیان دەکەین ئێمە لە نێومانە لە ڕیزی شانمانە ئێمە شۆڕش دەکەین ئێمە بۆچوونی من کاتێک شەڕکۆتایی هێت ئەڵێن گوایە حەزەتی مەهدی متەزر هێت گورگ و مەڕ بە یەکەوە ئاوە خواتەوە ئەوەش ئەڵێت 40 ساڵ ئەخایەنێت ئەو حکومە بەرحاڵ لەوە چە جەنگی جیهانی سێم بەڕێی هەندێک کەس ئەڵێن جەنگی جیهانی سێم ئەبێت دنیا بەشی خۆشەویستی ناکە دنیا بەشی خۆشەویستی ناکە ئەرزە ناکەم ئینسان دروستیەکە سیراعەکە لان چۆنەڵی ململانەیە لە نێوانی بڵێم چی خێر و شەڕە هەیە زیاتر خێرەکەی بەلاوە خەریزەی خێرەکەی زیاترە خەریزەی شەڕەکەی بزاڵە بێ بەسەریا وەکو بڵێن هابیل و قابیل کە یەکتریان قابیلیان بووە هابیلیان بەویکیانی گوتی ئەگەر تۆ دەستشم بۆ درێژکەی بتێ بمکوژی من ئەوڕە لێ نامەوە بەس ئەیکیان گرتی کوشتی بوونی شەڕ و کۆتایبوونی دنیا و ئەمانە ئەوە شتێکی حتمیە ئەوە کاتێکە بەس ئەوە شێکە لە شتەونەکان کە ئینسان درکی پێ ناکە
دنیا هەر کۆتاییە چۆن سەرەتا هەیە کۆتاییشی هەیە هەموو شتێ سەرەتا هەیە بەس یەک شت کۆتایی نییە پێم وایە خۆشەویستیە ئاخۆ چ ڕۆژێک بێت ئەم شەڕە کۆتایی پێ بێت کەسێکی چەلەنگ بێت و لەسەر دیوارێک بنووسێت